هەڵبژاردەی بادمنتۆنی عێراق بۆ ئاستی تەمەنی خوار 17 ساڵان و خوار 15 ساڵان بۆ هەردوو تیپی کچان و کوڕان ئامادەکاری بۆ پاڵەوانتی ڕۆژئاوای ئاسیا دەکەن کەوا بڕیارە مانگی داهاتوو لە هەولێر ئەنجام بدرێت. عێراقی میوانداریش لە یاری تیپی و تاکیش بەشدارە و جیاواز لە وڵاتانی ترکەوە بە دوو یاریزان بەشدارن. عێراق بۆ هەر ئاستێک بە 4 یاریزان بەشدارە. ڕاستی مەململۆنەیەکە بوو دەگەل دەوڵەتە ئیمارات کە مە هەردوو کات وی استیدافا vê xولێ بکەین ڕاستی ئەم شیۆین هەندێک تشتۆ پێشکەشکەین بۆ اتحادە ئاسیاوی کە ئەف خولە بێتە لە عێراقێ تایبەت لە هەولێرێ چونکی ڕاستی ئەم بێژین هەولێرێ کە هەر خولێکە لە هەولێرێ پێتەکردن نەجاحەتە وێ خولێ سەدە هەڵبژاردەی عێراق بە 16 یاریزان کەوا 9 یاریزانیان کوردن ماوەی 20 ڕۆژە چوەتە نێو کەمپێکی مەشق و ڕاهێنان تا کاتی دەستپێکردنی پاڵانتەکەش بەردەوام دەبن لە ئامادەکاری تاوەکو زۆرترین مەدالیای جۆرا و جۆر کۆ بکەنەوە. لە 25 هێشتا دەستمان پێکردووە تا ئێستا 20 ڕۆژە 4 فئەیتایە 2 فئەیتایە بەڵام 4 کوچ و کوڕیتایە بن 17 ساڵ کچان و کوڕانە 4 یاریزان بە 4 یاریزان بن 15 ساڵیش هەروە 4 یاریزان بە 4 یاریزان یعنی 4 کوڕ و 4 کچ لە 25 هێشتەوە ڕاهێنانەکەن ئینشەڵڵا هەتا دەیدا ئینشاءڵڵا بە باشی خۆمان حازرەکەین ڕۆژانە سەعات 5 بەیانی هەڵەسین تاکو ساعت 10 بەیانی تەمرینەکەین دوایی ئەوەش استراحەت دەکەین دیسان ئێوارەش تەمرینەکەین ئینشاءڵڵا لەسەرەوە بەردەوامە بین مستاوامان بەرزترە بێ زەهەبیەکەش سەهەلترە بێ ئینشاءڵڵا. دوای ئەوەی عێراق مافی میوانداری پاڵەوانتی ڕۆژئاوای ئاسیای لە ئیمارات بردەوە هەولێر لە بری بەغدا و بەسڕا بووە بژاردەی ئەندامە کوردەکانی یەکێتی بادمنتۆنی عێراق وا بڕیارە 12 مانگی داهاتوو دەست پێ بکات و 6 ڕۆژیش بخایەنێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.